سڵاوتان لەبێ بە هیوان باش بن ئەزیزانی من وەک هەمیشە گەڕاینەوە میوانی ماڵەکانتانە بن بە درێژایی مانجی ڕەمەزانی پیرۆز. مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێت بە هیوان مانجی ڕەمەزان بتە مانجی خێر و بەرەکەت و ڕزق و ڕۆزی و خۆشی لە بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. پرۆگرامی ئەوڕۆم کۆمەڵێک خواردن و سوپ هەروەها شیرینی دروست دەکەین بە درێژایی مانگی ڕەمەزان. هەوڵەدەم فێرکاری خواردن و سوپ و زەڵاتە و شیرینی دابنم بە هیوان خانمان بتوانن دووبارەی بکەنەوە لە ماڵەوە و سوودی لێ ببینن. لە بۆ پرۆگرامی ئەوڕۆی خوانینی گار سوپێکی تایبەت دروست دەکەم کە سوپی بڕۆکلیە. سوپێکی سەوزەی زۆر تەندروستە پێویستم لە بۆ ئەو سوپە. بڕۆکلی جێزەر و هەروەها پەتاتەم پێویستە لەگەر سوپی ئامادەکراویشم پێویستە. ئەگەر هاتووە تو ئەو سوپەت نەبوو لە ماڵێ ئەتوانی نیشاستە بەکاربینی لە جێی سوپ و هەروەها خێ پابریکا بیبەری ڕەشم پێویستە و بێگومان زەیتیشم پێویستە و زەیتەکەشم زەیتی جیهانە. لە گەرم بێن سوپەکی یەکجار بەتام دروست دەکەین و هەروەها پاش سوپەکەم زەڵاتەکی فەتوش دروست دەکەین بەڵام بە شێوازێکی جیاواز. لە بۆ زەڵاتەکەش پێویستم بە خاس، خیار، تەماتە، لیمۆ، پیاز و هەروەها نانی تۆرتەلابیت و لەگەڵ ئەوەشدا سۆسێکی تایبەتی لە بۆ دروست دەکەین. ئەوە بە ئارەزوی خۆتان ئەتوانن گۆڕانکاری تێدا بکەن هەر شتێکە بە خۆتان بتانن ئەتوانن زیادی بکەن لە بۆ زەڵاتەکە. جگەلەوە شیرینێکم هەیە شیرینێکە یەکجار ئاسانە تەنها بە سێ پێک هاتەیە سێ کەرستەیە شیرم پێویستە و هەروەها پودینگ لەگەڵ بسکویتم پێویستە لە بۆ ڕازاندنەوەکەش هەر شتێک بە خۆت ئارەزوی بکەی ئەتوانی بەکاری بینی. ئەوجا دەست پێکەین و سوپەکەمان دروست دەکەین. سەرەتا پێویستم بەوەیە کە بڕۆکلیەکەم ورد بکەم بەڵام زۆر وردی ناکەم و زۆریش لە یەکتریان زیان ناکەمەوە گوڵەکان چکە دەمەوێت هەندێک لە کاتی پێشکەشکردن دیار بیتم بەڵام ئەتوانی وردتری بکەی. سوپەکەی ئەوڕۆمان زۆر تایبەتە و زۆریش تەندروستە. بێگومان بە درێژایی ڕۆژەکەی کە تو هیچ شتێکت نەخواردی و نەتخواردیەوە پێویستە لە کۆتایی ڕۆژەکەت لە کاتی بەربانگدا سوپێک یاخود خواردنەوەیکی وها بخۆیتەوە کە سوودی لێ ببینی و پڕبێت لە ڤیتامین و کۆمەڵێک پێکهاتەی باشی تێدا بێت لەوەیە تو بتوانی قەرەبووی هەموو ئەو پرۆتین و ڤیتامینانە بکەوە کە بە درێژایی ڕۆژەکەی لە دەستتدایە. بەو شێوازە بڕۆکلیەکەم ورد کرد ئەوجا پاشان دێم پەتاتەکە و هەروەها جێزەرەکەش ورد دەکەم.
بەڵێ خۆشەویستانیم پاشەوەکە زەیتەکەم گەرم بوو پەتاتەکەم لەسەری کرد و پاشان جێزەرەکە کەمەکی دیکە سۆر بیتەوە جا بڕۆکلەکەی لە بۆ زیادەکەم و کەمەک ئاویشم پێویستە و هەروەها پابریکا و بیبەرە ڕەش و خەی لە بۆ ئیزافاکەم پاشانیش لە ئەخیری پێشەوەی کە بە تەواوەتی بکوڵە کەرستەکانم سوپی حازرەکەی تێکەم وەکو باسم کرد ئەگەرە تو سوپی حازرت نەبوو ئەتوانی نیشاستێ بەکاربینی و بە هەروەها بە پێویستی زانم کە سپاسی ناوەندی فەرمانبەرام بکەم لە بۆ دابینکردنی کەلوپەلی ڕۆژانەی پرۆگرامی خوانی نیگار و زۆر سپاسیانەکەم و سپاس لە بۆ هەموو ئەو سپۆنسەرانم کە بەردەوام پشتگیری و پاڵ پشتمەکەن. تەماشەیەکی پەتاتە و جێزەرەکەیەکین بزانین. هەتاوەکو بڕۆکلێکەشم کەمەک سۆرە بتەوە لەگەر جێزەر و پەتاتەکەم ئێستا دەسەکەم بە دروستکردنی زەڵاتەکەم وەکو باسم کرد پێویستم بە خاسە و هەروەها خیار تەماتە پیاز و لیمۆ هەر پێداویستێکی کە تو پێویستت پێبی یاخود حەزت لێبێ ئەتوانی زیادکەی لە بۆی. پێویستمان بە قاپێکی گەورە هەیە بێگومان. کەمەک بە درشتی وردیەکەین لەبەرەوەی فەتوش عادەتی وایە کە کەرەستەکانی بە درشتی ورد بکرێت پێویست ناکە زەڵاتێکی زۆر وردی لە بۆ بکەی پێداویستەکان زۆر ورد بکەی. بێگومان هەمومان پێویستمان بەوەیە پاشەوەی کە ڕۆژیمان شکان زەڵاتێکی تەندروست بخۆین و هەروە سوپێکی تەندروست بخۆین لەگەر ئەوەشدا ڕەنگە زۆر بەتان وابن کە شیرینی زۆر زەڕور بیلۆتان ئەمن بەخۆم یەکم لەو کەسانی کار کات هەر ژەمەک نانی بخۆم دەبیشتێکی شیرن لە پاشان بخۆم چونکە زۆر چێژی لێبینم بەڕاستی. خۆشەویستانی من ڕوونم لەسەر ئاگریدانە لە بۆ ئەوەی کە نانی تۆرتەلایەکەی سۆر بکەمەوە بەڵام ئەو جاران بە شێوازێکی جیاواز سۆرێکینە دەمەوێت شێوەکەی وەکو شکڵی قاپەکی لێبلەوەی بتوانین زەڵاتەکەی لە ناو دابنین ئەو جاری پارچەی ناکەین بەو شێوازە ئیبڕین یەکێک نانەکان ئەوها بەو شێوازەی بە خڕی ئەیبڕی لۆی شکلی قاپی گچکەی لێ دروست بکەین. بەو شێوازێک کە ئیبینن ئەوەندا یاخود گەورەتر گچکەتر ئەوە بەدڵی خۆتان ئەتوانن قیاسەکەی بکەن. بێگومان سفرە و خوان تایبەت لە ڕەمەزاناندا چەند ڕازاوە بێت و چەند گرنگی پێ بدرێ هێشتا هەرکەمە چونکە ئەوانەی کە لەسەر سفرەکانتان کۆبنەوە دڵنیابن لەوەی کە بە درێژایی ڕۆژەکەی تاو هیلاک بوونە چەند سەعاتێک بەبێ خواردن و خواردنەوە ماینەوە لۆیە پێویستەکە پێش ئەوەی ڕۆژەکانیان بشتێنن ببینن کە گرنجێکی تاو بە خواردن و بە ڕازانەوەی سفرەکان درایە و هەروەها ئەوانش کە خواردنەکەی خۆن پێویستە دەستخۆشیی تاو لە خانم و کابانی ماڵ بکرێت لەبەرەوەی سەرڕای ئەوەی کە بە ڕۆژیە و زۆریش هیلاکە بیبە ئامادەکردنی خواردنەکان.
خۆشەویستانی وەچی دیتان نانی تۆرتەلایەکەم بەو شێوەیە بڕی و لە ناو زەیتی جیان بێگومان سۆرم کردووە. لە هەمووشی مهمتر تەباخەکەیە، تەباخەکەی منە ڕێدا، تەباخەکی یەکجار باش و تایبەتە، ئاگرێکی زۆر زۆر جوانی هەیە کە لە پیشانگای سمارتی نایتمان. سپاس لە بۆ پیشانگای سمارت کە هەمیشە سەپۆرت و پاڵ پشتمانە. ئەوجا زەڵاتەکەی تێکێنە ناو ئەو نانی تۆرتەلای. پێم وابی شێوە کوشکڵێکی جوانی هەیە. خۆشەویستانی من دوای ناوبڕەکە هاتینەوە و بەردەوامە بین. تورشیەکانمان حازر کرد کە تورشیاتی زەیتونەی یەکجار تایبەت و بەتامە و جگەلەوەش کۆمەڵێک زەیتونیشی لە بۆمان ناردێت. تەڵا زەیتونەکان مشەکە لە زۆر زۆر تامەچی تایبەت و خۆشی هەیە. ئەوانەیە کە عاشقە زەیتونن بەدڵنیایەوە دەبی زەیتونی تورشیاتی زەیتونە هەڵبژێرن. زەیتونی تورشیەکەمان حازرە. ئێستا دەست بە دروستکردنی شیرینیەکەکەنەوە. چی باسم کرد شیرینێکی زۆر زۆر ئاسانە، لەگەرەوەژدا تاموچێژێکی تایبەتی هەیە. تەنها بە 3 کەرستە دروست دەکرێت. شیرم پێویستە، پودینگ و هەروە بسکیتم پێویستە. لێرە شەوە کە پودینگەکەمان دروست کرد پێویستمان بە کەمەکی دیکە لە شیرە بیتن. ئەتوانی بەتەنێ شیر یاخود نسکافەی بگریەوە بەتەنێ بە ئاوی یاخود نسکافە و شیریان کاپۆچینی و هەر شتێک هەر تامەکات و حەز لێبێ. من ئەوڕۆ کۆفێلا بەکاردێنم. کۆفێلا لەگەر شیری تێکەرەکەم لۆی بسکیتەکان یەکێک پێتەڕ بکەم و لەناو ئەو قاپەی دابنێم کە پێشکەشیەکەم. ئێستا پودینگەکە تێکێنە ناو ئەو منجەرێکە لە بەردەستمانە و هەروەها پێویستم بە 2 پەرداخ شیر هەیە. پاشەوەی کە پودینگ و شیرەکەم تێکەری یەکدری کرد لەسەر ئاگرێکی نزمیدانم 3 لە بۆ 5 دقا پودینگەکە حازرەبی پاشان دێنەوە بسکیتەکان یەکێک لەناو ئەو قاپی پێشکەشکردنەی ریزیان ئەەکەین و وەکی باسم کرد لە ناو کۆفێلایەکە یەکێک بسکیتەکان تەڕیانەکەین لە ناو دەفری پێشکەشکردن حازریانەکەین. خۆشەویستانی من پودینگەکەشم حازر بوو بەو شێوەیە دەرچوو. زۆر زۆر خەس نییە، زۆریش ڕوون نییە. کەمەچ تێکێنە ئەو قاپەی لەوەی کێکەکان بە جوانی قاپەکەی بگرن. ئەوجا بسکیتەکان یەکێک لەناو کۆفێلایەکی کە دروستمان کردبوو تەڕیانەکەین و دایانەنین. بەو شێوازە یەکێک بسکیتەکان ڕێزەکەین. ئەوجا دێن پودینگەکەی بەسەرداکەین حەسەب ئەو قاپەی کە ئەتوو بە خۆت بەکاری دینی چەند تەبەقە دەرەچیتن. جاری وا هەیە 3 تەبەقە توانی کێکی دانێ، جاری وایە توانی 4 تەبەقە. ئەوە بەپێی قاپەکە ئەگۆڕدرێ. زۆر زۆر خەستی ناکەین لەبەرەوەی کە لە ناو سەلاجەیداندرا چەند مایەوە لە ناو سەلاجەی ئەوە بە تەواوەتی پودینگەکە خەست ئەبیتن. بەڵام ئەگەر بێت و خەستی بکەی لەسەر ئاگری و دوایش کە لە ناو سەلاجەکەت دانا کاتێک کە سار دەبیتەوە زیاتر خەست دەبی. لێە پێویست بەوەی ناکە کە زۆر زۆر خەستبی لە کاتی کوڕانەکەی.
خۆشەویستانی من پودینگەکە بەو شێوەیە دەرچوو لە بۆ ڕازاندنەوە کە شۆکی باسم کرد هەر شتێک کە پێتان خۆشە ئەتوانن بەکاری بینن ئەمن ئەوڕۆ گڵۆباخی وشک بەکاردینم لەبەرەوەی ڕەنگەکەی لەکن من زۆر تایبەتە و هەروەها بۆنەکەشی زۆر خۆشە لەگەر فستقی هاراویش بە هەمان شێوە بەکاردینن بە هەر شێوازە کە تو بتەوە و حەزت لێبێ ئەتوانی بیرازینی و پێشکەشی بکەی. خۆشەویستانی من خواردنەکانی من کۆتایی هات سوپی بڕۆکلیمان حازر کرد هەروەها زەڵاتەی فەتوش و شیرینیەکی یەکجار ئاسانیشمان حازر کرد بە پودینگ. سپاس لە بۆ سپۆنسەرەکانی من کە هەمیشە پاڵپشت و پشتگیری مەکەن. سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ ئەمێرە کارەباییەکان و سپاس لە بۆ ترشیاتی زەیتونە. سپاس لە بۆ ناوەندی فەرمانبەران لە بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەمان و هەروەها سپاس لە بۆ کۆمپانیای جیهان لە بۆ هەموو بابەت و بەرهەمەکانیان. سپاس لە بۆنگۆ کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بن. دووبارە ڕەمەزانتان پیرۆز بێت و مانجە ڕەمەزان پڕخێر و بەرەکەت بێت لەم و هەموو لایەکتان ئینشاءڵڵا تا ئەیوارێکی تر ئەبمە میوانی ماڵەکانتان خاتان لەگەڵ.